تا بۆی بۆ هاوڵاتیان زیاتر ڕوون ببێتەوە و چاوەڕوانیان هەیە بۆەوەی کە کێشەکان چارەسەر ببێ بە تایبەتی بابەتی بودجە ئەوە لەگەڵ دکتۆر ئەشواق جاف ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق و هەروەها ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان زیاتر تایبەت بە کێشە دارایەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و فدراڵ قسە ئەکەین. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت لە کوردستان 24. ئەوەی کە ئەمڕۆ زۆر گەرمە و گفتوگۆی لەبارەوە کرێت ئەم کۆبوونەوانەیە کە دەست پێکات لە نێوان شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵ. ئەم هەویرەی کە عێراق بۆمانی شێلاوە بەم کۆبوونەوانە کۆتایی پێدێت نەتیجە وەرەگرین خەڵک دڵخۆشە بێت یان ئاوی زیاتر هەڵەمژێ؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت، سڵاو لە جەنابەت وە لە بینێرانی کوردستان 24. طبعاً بەداخەوە دووبەرەبوونەوەی ئەو هەموو کۆبوونەوە و هەروەهاش واژووکردنی ڕێککەوتنەکان کە لە نێوانی دوو حکومەت و هەروەهاش کارنامەی حکومەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی فێدراڵ ئەو هەموو ساڵانە بۆمان ئیسبات دەکات کە ئەوانەی کە ئیدارەی دەوڵەتی عێراقی دەکەن فەشەلیان هێنا لە پێشکەشکردنی ئیدارەدانێکی گونجاو و دەستوری بۆ دەوڵەتی عێراقی، چونکە نەیانتوانی تا ئەم لەحزەیە ئەو پەیوەندیانە لەگەڵ هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستور ڕێک بخەن و هەروەهاش نەیانتوانی ئەو مافانەی کە پارێزگاکان هەیەە لە چوارچێوەی دەستورش پێیان بدەن. بۆیە دەیبینی جەنابەت چەندەها ساڵ پێشوو چەندەها کارنامەی حکومەت چەندەها ڕێککەوتنێک ڕوبەروو ئیرادەیەکی سیاسی کە لە دەرەوەی دەستورە کە نایەوێ ئەستقرارێکی سیاسی لە عێراق ببێت و نایەوێ مافی خەڵکی کوردستان و پارێزگاکانیش بترێت وەکو ئەوەی لە دەستور هاتووە و ئیمانی بە فیدراڵیەتش نییە. بۆیە دەیبینی ئەو کۆبوونەوانە دووبارە دەبێتەوە وەروبەرو ئەو هێزە سیاسیە کە نادەستوریە بەڕاستی، چونکە ئەو نە حکم بە دەستور ئەکات نەکار بە دەستور دەکات بەڵکو بە تەفسیری میزاجی و سیاسی ئەوێ ئەو پرۆسی سیاسی بڕوات و هەروەهاش ئەو بڕیارانەی کە لە دەرەوەی سنوور بۆی ببێت دەیەوێ حکومەتی کوردستانیش جێبەجێ بکات لە کاتێکە حکومەتی هەرێمی کوردستان تەنها پابەندی دەستور و ئیرادەی خەڵکی کوردستانە. باشە دکتۆرە، کاتە چارەسەر چییە؟ چی بکرێ باشە؟ وەکو ئاماژەمان پێ کرد ئێمە دەستورمان هەیە و پابەندی دەستورین و وازەحە و ئەم ڕێککەوتنانە لەگەڵ حکومەتی ئیتیحادی چاودێری دەکرێت لەلایەنی کۆمەڵگەی ناودەوڵەتی. لەگەڵ ئەمەش حکومەتی هەرێمی کوردستان هەموو بەڵگەکانی خستوتە سەر مێزی گفتوگۆ. ئەو هەموو بردنە و هێنانەوە دەبوایە لە بدایەت هۆکاری سەرەکی بوترێت بەڕاستی کە هۆکارێکی سیاسیە، نە تەکنیکیە، نەکەم تەرخەمیە لە حکومەتی هەرێمی کوردستان، بەڵکو هۆکارەکەی سیاسیە. و ئەوەشتان دەبینی لەم دوو ڕۆژە کە هەندێک تەنانەتش لە پەرلەمانتارەکانی خۆیانش بە ئاشکرا دەڵێن هۆکارەکەی سیاسیە، کەواتە ئەم هەنگاوانە دژی بریاری محکەمەی ئەتیحادیە بە حکم ئەوە کە سیاسی و قوتی خەڵکی کوردستان نادەن، بودجەی خەڵکی کوردستان نادەن. ڕاستە ئێمە پابەندی دەستورین، بەڵام نابێت حکومەتی ئیتیحادی ئەو کاتە هەمووی دەکوژێت بە بردنەوە و هێنانەوەی وەفد لە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بە بێ مۆچە بمێنێت و کوردستان بەعام بە بێ بودجە ببینێت. باشە کاتە حکومەتی ئیتیحادی دەبێت بریاری خۆی بدات. باشە کاتە مەبەستی حکوومەتی عێراقی چییە بۆ پابەندی دەستور نابێ؟ هەرێمی کوردستان پابەندی دەستورە، پابەندی یاسایە، پابەندی ڕێککەوتنەکانە بۆ ناردنی شایستەدارایەکان، بەڵام عێراق پابەند نابێ. هۆکار چییە؟ هۆکارەکەی چەند هۆکارێک تەبعاً یەک هۆکار نییە. گرنگترینیان وەکو پێشتر ئاماژەمان پێکرد گرنگترینیان ئەوەیە یەکەم شت باوەڕیان بە بوونی فدراڵیەت نییە، بە عەقڵیەتی مەرکەزیەت
بیردەکەنەوە ئەیانەوەی حکمی عێراق بکەن لە کاتێکە لە دوای 2003 ئەم حکومە مرکزیە نەماوە وشەی مرکزی نەماوە یعنی نابێت بوترێت حکومەتی مرکزی حکومەتی ئیتیحادی چونکە دەستور دەسەڵاتی داوە بە هەرێمەکان و پارێزگاکان نەکو تەنها هەرێمەکان بەڵکو پارێزگاکانیش بەڕاستی چونکە ئەو یاسایەی پارێزگاکان لە خۆلی دووهەمی پەرلەمان کە پەسەندمان کرد ماف دەدات و دەسەڵات دەدات بە پارێزگاکان بەڵام ئەوان تەجمیدیان کرد ئەوە یەک دووش بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستان نایەوەیە ببێت بەشێک لە هیچ پلانەیەکی ئیقلیمی دژی وڵاتانی تر چونکە ئێمە بەڕاستی پابەندی دەستورە دەستوریش دەبێت ڕێز لە سیادە و ئیرادەی وڵاتانی ترش بەڕاستی بریارەکانش لە خەڵکی کوردستان یعنی ئەو نوێنەرانە دەبێت کە نوێنەراتی خەڵکی کوردستان ئەوان بریار بدەن لەسەر ئەوەی خەڵکی کوردستان چی دەوێت نەکو ئێمە بریارێکی لە دەرەوەی سنوور بۆمانیەت و دەبێت عێراق جێبەجێەکە دەبێت ئێمەش جێبەجێ بکەین بەڕاستی ئێمە شەری ئیرادەمان لەگەڵ دەک کاتە ئەو پێشنیازەش کە ئێستا بۆ هەموارکردنەوەی یاسای بودجە و کێشەیداردنی موچە هەیە هەر دیسان و لە دەرەوەی سنوور هاتووە چونکە پێشتر ڕێکەوتنێکە بوو ئێستا ئەو ڕێکەوتنە وەلاوەنرا و پێشنیازێکی ترەدەن ئەو پێشنیازش هەر لە دەرەوەی سنوور هاتووە پێت وایە؟ ئەو دژایەتیە بۆ ڕێکەوتنەکانی حکومەتی ئیتیحادی لەگەڵ حکومەتی هەرێم و ڕێخستنی پەیوەندیەکانی لە چوارچێوەی دەستور ڕوونە ئەمە نادەستوریە و ئیرادەیەکی غەیری دەستوریە وەکێ ئەم ئیرادەی غەیری دەستوریە ئەم هێزەکە لە ناو ساحەی سیاسی عێراقی کە ئەیەوێ ئەم ململانە بەردەوام ببێت بۆ وەکو ئاماژەم پێکرد چونکە ئەمانە پلانی لە دەرەوەی سنوور بۆیانیت یان بریارێکی عێراقی نییە بۆیە بەڕاستی ناکرێت ئێمە پابەندی دەستور نەبێت دووش بەڕاستی ململانەی ناوخۆییشیان هەیە چونکە لەبیرت نەچێت ئێمە کەمتر لە دەمانگی تر هەڵبژاردنمان هەیە واش ڕاهاتووین ئەوان ململانەی ناوخۆی هێزەکانی خۆیان تەزدیری دەکەن دژ بە هەرێمی کوردستان بۆ کۆکردنەوەی دەنگ ئەمەش هۆکارێکی ترە لەگەڵ ئەمەش ئەگەر ملاحەزە دەکەیت پابند نەبوونی حکومەتی ئیتیحادی بە دەستور بۆ چونکە ئەگەر لە بیرتانیات ئەو چاو پێکەوتن محەممەد شیع سوودانی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران خودی خۆی دەڵێت نابێت ئێمە بودجە نێنێرن بۆ هەرێمی کوردستان چونکە ئەو هەرێمە بەپێی دەستور دەبێت ئێمە پشکیان بۆ بنێرین خۆیان تەسەڕف بکەن بەڵام لەگەڵ ئەمەش ئەم هەنگاوانە ئێمە دەیکەین بۆ زامنکردنی مافی خەڵکی کوردستانە ئەگینە ئەمەی کە حکومەتی ئیتیحادی دەیکات نادەستوریە و پێشلکاری مافی هەرێمی کوردستانە. باش دکتۆر باسی کۆکردنەوەی دەنگت کرد تا چەند نزیک بوونەوە لە کاتی هەڵبژاردن لە عێراق ئەتوانێت کاریگەری بخاتە سەر ئەم جۆرە دۆخە و لایەنەکانی عێراق دژی هەرێمی کوردستان زیاتر مزایدە بە هەندێک بابەتەوە بکەن و کۆمێکی ئێستایک. ئێمە دائمەن بە بەڵگە قساکەین چەند پەرلەمانتار دەرچوو لەسەر شاشە تەلەڤیزیۆنەکان و حملەیەک و لۆبی دژ بە گرێبەستەکانی کۆمپانیاکان لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان بۆ کۆکردنەوەی دەنگ دوێنێ بریاری محکەمەی کەرخ هەند کوردستان نییە دەڵێت ئەم گرێبەستانە کێشەی تیا نییە ئەمە کارەساتە بەڕاستی هەر کاتێک نزیک دەبینەوە لە هەڵبژاردن دەیبینی ئەو جۆرە مزایدەتانە زیاد دەبێتەوە بۆ کۆکردنەوەی دەنگ دژ بە هەرێمی کوردستان ئەوەش کە نەیتوانی خزمەتی خەڵک بکات و ناوچەکانی بکات پەنا دەبات بۆ ئەو جۆرە یعنی پرۆپاگەندە دووش بەڕاستی سەفقەت القەرن چەندەها ملیۆن دۆلار دزراوە لە عێراق نەجاتی ئەوەی کە ئەوان ئەمانە بگرن و پارەکە بگرن و بۆ خەزینەتی عێراقی چۆن یاسایەکی لێبوردنی گشتیان پەسەند کرد بۆ ئەوەی ئەمانە ڕزگارکەن لە سژنەوە و لە گەڕاندەوەی پارەی حەقیقی باشە بۆ خەڵکی کوردستان دەبێت باجەکەی بدات حکومەتی هەرێمی کوردستان پرۆژەی چاکسازی دەکات و بەردەوامە کەچی دژایەتی سەرۆکی حکومەت و هەنگاوەکانی دەنێت لە کاتێک لە عێراق چەندەها سەفقەی قڕن نەکو تەنها سەفقەی قڕن چەندەها دزێکی گەورە نەجاتی ئەوەی دزەکان معاقبە بکرێن دەیبینی لێبوردنی گشتی ئێمە باسی ئەوانە ناکەین کە زوڵمیان لێکراوە بەڵام ئەوانەی کە دژی هەرێمی کوردستان خۆ لە ناو ئەم
دزیە ناویان هاتووە و سزاش دراون بەڵام ئێستا بەو لێبوردنە گشتیە یعنی ئازاد دەکرێن و مافی کاندیدبوونی تریانە بێت. ئایا ئەوە ڕەوایە بۆیە کاتێک نزیک دەبینەوە لە هەڵبژاردن بەڵێ ئەوانەی کە بەشدارن دەبعاً هەندێکیان بۆ نمونونەکەش ئەوەی کە بەشدارە لە سەفقەی قەرن دژ بە هەرێمی کوردستان قسە دەکەن، دژ بە ڕێکەوتنە یاسایەکانی دەستوورەکانی هەرێمی کوردستان قسە دەکەن و کێشە بۆ هەرێمی کوردستان دروست دەکەن. بۆیە پێویستە لایەنی کوردی بە هەموو هێزە کوردستانیەکان یەک بگرن، یەک دەست بن، یەک دەنگ بن بۆ بەدەستهێنانی مافی خەڵکی کوردستان، چونکە ئەم موچە تەنها موچەی پارتیەکان نییە یان موچەی یەکەتیەکان نییە یان موچەی گۆرانەکان نییە، بەڵکو موچەی خەڵکی کوردستان و پاراستنی قاوارەی دەستوری هەرێمی کوردستان ئەرکە لەسەر شانی هەموو نوێنەرانی کورد لە بەغدا. بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر ئەشواق جاف ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق و ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان میوانی کوردستان 24 بووی. سپاس بۆ ئامادەبوونت.